ئەوە چەتی و عاجز بووی؟ ئەمە هەموو خۆشەویستێکت بوو؟ ئەو هەموو وەفایەکت بوو؟ ئەو حرەکاتانە بۆ مەکە من تەحمل ناکەم ئەم سوورانە بە کەڵک ناین دڵی تۆم بۆ ناشێ ئاخ ئەو دڵ ئەسەگەم ئاخ ئەو تەلەفۆن بۆ سامانەکەم ئەڵێم وەرە خانووی ئازوو شتەکە دوکانەکەت بفرۆشە چی لێ بکەم چی لێ بکەم ها بە قورئان تەسم زەرەر بکە نە بۆی ناکەم بیدە بە من وڵات جەڕەسە ئەم قسە لەگەڵ ئەلۆ الو کاکەجان چۆنی؟ تۆ چۆنی ئەحواڵە؟ وەڵا کاکاوە تەلەفۆنمان بۆ کردبووی مۆزوعایکت پێ بڵام فەرموو بە قوربان لە خزمەتە ها توش دوکانێکت بوو ماشەڵا لە دوکانەکەی ڕا ئیدی ورد گرت و ماشەڵا ئێستاکان ئەخاراتی خۆت هەیە بەڵێ بەڵێ وابوو ئەمشتم وەڵاهی ئەو خانوێمانەوە لەگەڵ دوکانەکەی ئەگە بۆمان بفرۆشی و بۆمان لە کارکەی وەکوی خۆت بەشکەمەش بەجگایکی بگەین وەکو تۆ ئەی باش شەقەی چێکە بەسەر چاو ئەی کاک ئەحمەد ڕازیە؟ ئەرێ وەڵا ڕازی خۆم ڕازی یەکەم ئەی باشە بە قوربان بەسەر چاو حەزەکەی خۆم شەویەمە ماڵەوە قسەی لەسەرەکەین باشە؟ ئینشاڵە دەوەرە خواردنێکی خۆشی ستا دەکەم بۆیەکەوە دادەنیشین و لە دەوری یەکتر ئینشاڵە بەشک و کارێکمان بۆ بکەین ئێ ئیشەڵا بەسەر چاو وەڵا دەمێکە خواردی دەستشم نەخواردووە پێم خۆشە دێم و شەو قسەی لێ یەکەین و خێرە بێ ئیشەڵا دەوەرە بەخێر بێ سەرچە ئەو پێم کوت یاخوا عاقبەتی خێر بێ نانە کاکە لە خۆتانەوەیش سەر بەخۆ مەکەن باشە؟ هەچی من نەموت قسەیتیان نەکەن دەستکاری شتێک نەکەن کامە سێشقەکە ئەی باشە؟ سلام علیکم سێشقەکە وەک پێتانم وت یەکی لە 10 دەفتەر کەمتری نادەن باشە؟ کاک سامان ئەی ئەرزەکە بە چەند؟ 30 دەفتەر؟ کاک سامان 30 دەفتەر؟ دەستان خۆش بێ باشە خراپ نییە مشکلە نییە کاکە ئەو ڤیلاکەی ئەوەی سیدی پارک بە هیچ شێوەیەک نایفرۆشن باشە؟ نانای دەنێ مشتری چەوترم هەیە باشە کاکە؟ دە باشە دەی کاکە دەی دوای خۆم خەبەرتانە دەمەوە کاک سامان ئەو سەگەڕەتان گوتووە پڵنگە یەک نەوە ڕاوی نامە ڕۆحم چوو تۆ بۆ لێترسی سەرچاو بەخێر بێ ئەو چییە؟ ئەمە چیە لەسەرت؟ تۆ نازانی آخر مۆدێل سیارم پێ وەسە ماتۆڕم پێ شەڵا بەتحیش وایە اینجا سیارێ بۆ ناکڕی جەگۆ پارە تا پێهێشتم یەک دینارم پێنێ من 5 مانگە کرێخانوم نەیاوە اینجا چی بکەم من چی بکەم؟ خۆمە قەرزە بژێرێنیم کاکە ئەو بۆ چێگری؟ دینارێکم پێنێ کاکە کرێخانوم نەیاوە 5 مانگەم بەخوا یەکورە عیب ناکەی تۆ پیاوی بۆ چێگری؟ چی بۆ چێگری کاکە من لە خانووی کۆما بووم ئیسراحەت دانێشتە بووم نەکرێمەدا نەهیچ لەتە دوکانێکم هەبوو دوو عالم پێیاکە ئەوەش نەما بەدەبڕە ترسنۆک تیجارەت وایە؟ ئێترە بێت تەحملت هەبێ سەبرت هەبێ قوربانی بۆ بدەی خۆ لە خۆ پڕێک نابیتە کوڕە کاکە آخر کەی یەکەی سەبرکە ئەرێ عیب ناکەی ئەگری تۆ کوڕکاوەی تۆ پیاوت پێڵێن بۆچی ئەگری؟ پارەم پێ نییە ئێمە چی بکەم؟ ئەی هەرچی هەبوو نەمکرێت دەچی تۆوە کوردە بەسە کاکە ئەبێت تەحملت هەبێ ئەم گریانە بۆ چییە؟ ئەم تەحمل هەبوو بەچی کاکە من ئێستا ئیشم هەیە بێ بڕۆم برام ئیسمێتی بەخوا نابێ ناڵم بڕێ کاکە من ئەڕۆم دوایە بێمەوە من 5 مانگە کرێخانوم نەیاوە نەڕۆی کاکە بە قورئانێکە بارە بۆ خوا خۆمە زوو لێرە على حساعەیە پارەم نەیەتی نەڕمات وەڵی تەوا من تەحملم نەما لێرە پارەم پێویستە کرێخانوم نەیاوە کاکە یەکۆی کاکە من 4 مانگ کرێخانم بۆ نەداوی ئەم مانگە بۆ بە کاکە عەلەقەلە مانگەم بۆ بە کوڕە بەر هەتاقی کرێخانم بۆ تۆ بدەم بەخوا خۆمە کوژم بەخوا خۆمە کوژم بخوا لا حول ولا قوة إلا بالله چەندێکە؟ 250 ئەی من نەمکری بە 200 بۆت ئاخر 50 بۆ مۆلیدا ها بڕۆ جارێکی تری خەم پێ نەگری باشە؟ بخوا معقولە من ئیسا ئیشمەیە ڕۆم دەی باشە دەی خواحافیز دەی چۆن خۆت و خوشکەکە ئەوە قورتان کرد بەسەر منە خوا خێر لە خۆتان نەبێنن باشە کاک ئەحمەد لە ماڵەوەیە ڕاستە کاکە ڕاستە کاک ئەحمەد لە ماڵەوەیە نەوەڵا لە ماڵەوە نییە بۆ کرێخانەوە کاتوم ئەخ لە ماڵەوە نییە کاکە من ئێستا تەلەفۆنم بۆ برادرێکی کردوتی وا لە ماڵەوەی لە ماڵەوە نییە کاکە لە ماڵەوەی وەزە ناژوورێ
من ئەڵەم لە ماڵەوە ئێوەڵە لە ماڵەوە نییە. سميرة أميرة أري كل ما قاشة فنيرة كل ما قاشة فنيرة هات. شي هات سام خانم أو كررت شيء كم نجوم شيء كم نجوم مشاري تو إيرا إيرا زود إيرا زود بكلكم من ورا إيرا إيرا مشاري وهذه إيرا أجا بريسياري كم فردة ترشة باش دبر لك بلا سفري كردوا أحمد لە ماڵنە کاکە ئەحمەدی چی؟ با خۆم دیتم لە ماڵنی کاکە لە چی ئەگەڕێتەوە؟ بینیم بۆ خۆم بینیم کاکت گیانە ماڵەوە مەگەڕە کاکە ئەم کابرایە لێرەیە لەم ماڵەیە لەکوێیە دی بۆ ئەوە چیەوە ئەو فەردە ترشە فەردە ترشە قلت بخور بجينا توزيع ئەوە ئەحمەد تێگەشتی كاك محمد هاتي ئەرە وەڵا هاتم سياسة کاکە اسم تلفوني بو بكم وەمزانی نەخۆشی وەڵا يا اخويا بخير کاک ئەحمەد چۆنی ساتشاو يا اخويا بخير ئەحواڵێ باش شكر دشنا كتشاك ما بقولين تشايك ولا خوش وەختی چا نییە بۆ کرێخانەکە هاتووم كذا قانون ئەرە وەڵا والله هي نية نییە خد بيم نية قبيلة شيء تجيب ام كوجي بەبێ کرێخان و لێرە ناچمە دەرەوە باش تجيب يقدر قبل تلفوني بكم فەرمو يقدر فەرمو تلفون بو سامان كم سامان او والله عثمان او سامان کوڕەوە سامان ديتها هذه جوابنا انت هەلو باشی الو كاك سامان شوني سەرچاوم تۆ چۆنی كاكا جان على الفور 400,000 بۆ بنێرە ئیشم پێێتی ساحابخانەکە تا لە ماڵمان دانیشت کرێخانووی چی ئەی باشە من 5 مانگی پێشترم بۆ نەدای لەکوێ بێنم کاکە نیمە نایدەم هی کاکە نەما چێ بە قوربانم ساحابخانەکە لە ماڵەکەمانە دانیشتووە وەڵای گوناهێکە غەدر لە من یەکەیتەوە کاکە تۆ ئیش نازانی تۆ سەبر و تەحملت نییە معاملە ئەوهایی تر ئەمە بازاڕە کاکە جان بە زەرەریش بێ ڕازیمە و عەرزەم بۆ بفرۆشە چییە فڕۆشی کاکە ئێستا بازار باش نییە بازار زەعیفە کاکە کاکە من بە زەرەری فروشم تۆ کە چییە چەنەکە هەر نزیکەی 4 دەفتەرێک ئاوا ئەکاو ناکە گورە ئاخر بێویدان 12 دەفتەرم پێیاوەسە 4 دەفتەرەکە کاکەی ترەوە معاملەیە بازار ئاوایە تۆ لە ئیش و کار نازانی لەو بابەتانە ئەشەم بالله بۆ ئەمەیان ڕاز دەکەی من لە کەسابەت نازانم بەڵام یەک شت ئەزانم خوشکەکە بنێرەوە ماڵی بابت دەبڕ دایکەدێ قەباتگە ئەدە شێت و شور تۆ زۆر بە شەرێکی بێسەبری ئەزانی من بێسەبرم خۆت و براگە و قوڕتان کرد بە تەپڵی سەرما یەڵا بۆ ماڵی هیچ باوکە لە معاملە نازانی تۆ یەڵا بۆ ماڵی باوکە ڕاکەدەی یەڵا ئەمرن نەمێنیە ئەی پارەکەی من کاک محەممەد جان پارەکەی تۆ بەسەر چاو ئێستا چم لای برادەرێکم کرێخانەکەی خۆت مەزمونە ئەدەمێ بەڵێ بەس تۆ پرسیارێکم هەیە بەڵێ فەرموو سیارە و پێیە ئەرە وەڵا پێمە زۆر باشە کە کرێخانەکەم لای و برادەرم بۆ قەرز کردیت ئەگەر عەزیەت کێشی لێوێ یەکسەر بمبەی بۆ شەماعی بۆ شێتخانە بۆ شێتخانە بەڵێ بۆ ناسەیەک لێ هەیە نەوەڵاتم ناوی خۆ منووسم بۆچی خۆشێت نی کاکە تو بەرە وەڵا شێتی ئەسڵ دەرەجەیەک هەبێت منم ئەگەر شێت نەبم لە ماڵ هەمبوو سیارەم هەبوو عەرزم هەبوو دوکانم هەبوو بە قسەی ژنەکە بۆ ژن براکەم دوای تەماعی دنیا کەوتم بۆی ئاوام لێ هاتم دەفەرم فەرم